دەنگ و باسەکان ئاماژە بەوە دەکەن کە پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە بەرزبووندایە بە تایبەت پاش هەربۆنەیەک جا سەری ساڵ بێت نەوروز و یاخود ئێستاکە لە مانگی ڕەمەزان. بۆ ئەوەی بزانین ئاخ و هۆکاری ئەم چوونە سەرەوە چییە و چی دەبی بکرێ، دکتۆر عیاد محەممەدعەلی خوێندکاری دکتۆرا لە پسپۆری ماڵی کەرجنەتێک و بەرپرسی تاقیگەی تایبەت بە کۆرۆنا لە کەلار ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. دکتۆر عیاد خۆشاتن بۆ بەرنامەی کورد کۆنێکشن. لە ڕوانینی ئێوەوە چین هەر هۆکاری ئەم بەرزبوون و چوونە سەرەوە؟ زۆر سپاس ئەم کاتتان باش. ئەوەی ڕاست گوێنەدانی خەڵک بە ڕێنمایە تەندروستیەکان و نەبەستنی ماسک و بەکارهێنانی ئەو کەروانەی لە هەموو دوای هەموو ئەو وەکو بڵێن مناسەباتانەی کە ئەبێت و بڵاوێتەوە خەڵکێکی زۆر تووشی ڤایرۆسەکە بێتەوە کاری بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەموو ناوچەکانە. دکتۆر، بڵاوبوونەی ئەم پەتایە زۆرتر لە ناو فرۆشگا و بازار و مۆڵەکاندایە و یاخود خوێنگا و مزگەوتەکان ئەگەر کراوە بن؟ وەڵڵاهی ئەگۆڕێ ئەمە وەکو باسمان کرد پیکی ڤایرۆسەکە لە مانگی 6 ساڵی 2020 لە کوردستانە بۆ ئێمە لە نەخۆشخانەی قەڵا لە شاری کەلارە و مانگی 6 و 7 زیاتر نەخۆشخانەکە زیاتر لە 100 نەخۆشی تیا بوو. ئێستا نەخۆشخانەی قەڵا کە تایبەتە بە کۆرۆنا 40 بۆ 50 نەخۆشی تایە. ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو کارنتینۆوانە پەیڕەوەکە خەڵک ڕێژەکە وەکو بڵێن دابەزێ بۆ حەدێکی زۆر معقول. ئێمە وەکو بڵێن مانگی 1 و 2 ئەو نەخۆشخانەی قەڵایە تەسەوور ئەکەم 2-3 نەخۆشێکی تیا بوو بێت، بەڵام دوایەوە کە قوتابخانەکان کرایەوە مزگەوتەکان کرایەوە بەرز بووەوە ڕۆژانە زیاتر ئەو نمونانەی کە وەرەگیرێ مەسەڵەن 8,000 نمونە وەرەگیان 10,000 نمونە وەرەگرێت 10 بۆ 12 لە سەڵی پۆزەتیڤە و تۆمارەگرێن بە پۆزەتیڤ و خۆتان نەزانن خەڵک کە پابەند نابێت بە ڕێنمایە تەندروستیەکانەوە بەو شێوەیە کە ئەڵێ من تووشی من بە ئاسانی چاومەوە بەڵێ ڕاستە چاوێتەوە، بەڵام خەڵکی تووشەکە. دکتۆر، هاوڵاتیان بێژگەلەوەی ئەم پەتایە بە هەنوەر ناگرن، بەڵام ئامادەیش نیین ئەم دەرزیە و یاخۆت ئەم پێکوتانە لە خۆیان بدەن. ترسیان لە چییە؟ ئەوە من هەردوو پێکوتانەکەم لە خۆمدا و لێرەم هیچم بەسەر نهاتووە. بەڵێ طبعا وەرگرتنی زانیاری لە کەسانی ناشارەزا ئەوە ئاکات کە خەڵکانێک دەستیان وەکو بڵێن سار بنەوە لە وەرگرتنی ڤاکسینەکە. ڤاکسینەکە لە دەستگایەکی ئەکادیمیای زانستی گەورە لە بریتانیا یانەوەی فایزەر کە هەموو ڤاکسینەکان کاریگەریان هەیە. خۆشبەختانە ئەو ڤاکسینی کە هەیە ئەسترازێنکاکەوە کە ئێستا لە کوردستان بەردەستە 80% لە جورعی یەکەم لە ژەمی یەکەم کە وەریان گرتو 80% ئەوانەی کە وەریەگرن دژەتەنەکە دروستەکەن دژ ڤایرۆسەکە لە جسمیانە دروستە بێ. بۆیە ئەمە خۆی بۆ خۆی دڵخۆشکاریەکی زۆر زۆرەکە دژە ڤایرۆسەکە لە جسمدا دروستە بێ و لە هەر کاتێکە تووشە بیت یان هەر هەستی پێناکە یان بە بارەسووکی تێپەڕێنی. ئەمەش دڵخۆشکەرە وەکو خەڵکانێک زانیاری لە کەسانی نەشارەزا وەرەگرن. بۆیە بەو شێوەیە مەسەلەن دوور ئەبنەوە لە وەرگرتنی ڤایرۆسەکە. بەڵێ هەنێ کەسیش باسی کاریگەریەکانەکان وەکو بڵێن کاریگەری لاوەکی دەگمەن هەیە لە وەرگرتنی ڤاکسینەکە. ئەوە نابێتە تابوونەوەی کەسەکان بۆ وەرگرتنی ڤاکسینەکە. لە ملیۆنەکە 5 کەس یان 4 کەس توش بوو بێتن، هەرچەنە ئەوانەشە کە پاسی خوێنیان بۆ کراوە زانەڵێن دوورە لەوەی کە یعنی وەکو بڵێن ممکنە ڤاکسینەکە نەبوو بێت، ینی بەراوردی پاسەکانی خوێنەکەن ینی ئەڵێن دوورە لەوەی کە هۆکارەکە ڤاکسینەکە بێت. دکتۆری مازانین تەندروستی مرۆڤەکان بە خۆیانەوە بەندە، بەڵام لە بارودۆخێکی وهادا توشبوونی کەسێک بەم ڤایرۆسە واتە توشبوونی دەیان کەسانی تر. بەس لێرەدا ڕێکارەکان چین بۆ ڕێگاگرتن لە بڵاوبوونەیە ئەم پەتایە؟ وەکوتمان ئەم ڤایرۆسە هەر خۆی لە وڵاتی چین لە یەک کەسەوە
بڵاو بوویەوە بۆیە یەک کەس کافیە لەوەی کە هەزاران و ملیۆنان خەڵک توش بکات و بێتە مای کە کوشتنی خەڵکەکان و لە دەستدانی عزیزان ئەو ڕێمانە تەندروستیانەی کە بڵاو کراوەتەوە بەستنی ماسک و بەکارهێنانی پاکێش شکەرەوەکان کە کۆخۆلی 70% بەرەوسەرەوەیە کافیە بۆ ئەوەی خۆت بپارێزی لە ڤایرۆسەکە و کەسانی تریش بپارێزی لە توشبوون بەو ڤایرۆسە وەرگرتنی ئەم ڤاکسینە نابێتە هیچ هۆکاری هیچ گرفتێکی لاوەکی تەندروست بۆیە وەرگرتنی ئەم تەنانەت ڕێکخراوی تەندروستی جیهانی دووبارە لەسەرەوە جەخت دەکاتەوە کە پەتا 19 واتە وەرگرتنی خاڵی وەرچەرخانە لە شەڕی ڕووبەنەوەی ئەم پەتا جیهانیە. دکتۆر ڕێیاد محەممەدعەلی بەرپرسی تاقیگەی کۆرۆنا لە کەلار زۆر سپاس. زۆر سپاس بۆیە.